خۆشحاڵین ئەم جارە شاتینەوە خزمەتی ئەوەی ئازیز و خۆشەویست لەگەڵ دەنگی هونەرمەند کاک کەمال گوڵچین. ژانەوەرە ئەم شەو وەکو هەر شەو وەرە ساقی دڵم خێنا تو یەکەم جاریشە لە ژیانم. باشە چۆن تۆ جلی کوردی بۆ یەکەم جارە جلی کوردی لەبەرەکەی؟ حەقم خەیانەت نەبوو پەیمانیش خێت شکان منی هەژار لە دوای تۆ فرمێسکی خێنم ڕژان. ئەو گەنجێکە و گۆرانی هونەرمەندێکی دەڵێتەوە بەڕاستیەوە لە هونەرمەندەکە هونەرمەندترە.